جبوانو غریبی گیان آبرزو دری بینی آبوانو غریبی گیان آبرزو دری بینی خواب دی باکر میه و غریبی گیان سیر کوته تكولا قالين هنير وتكياب تختو فتريدر شيان وسرهوياب هشمز هويا اوه هم ساليان نجيب چشميدر جنين وعريان جان ونسنار هرسين بيساران نير وسرز قواد وفايقلان سورة فيت فين دجنو پاولنگان قلاي شيران وويني هلوخان ئیدیم دێ وەزنا و جۆڵان دێ مەکان سەر و ماو چەنی دەگای فەقیەکان دەڵە مەرز و زۆم ئەسپەرێز ماوە دەشتە قەڵبێ چۆڵ جەرگمەشکاوە دەگاو عالما و ژۆنی هەواری مەسکەن و مەواخر و ڕواری دەل مەکانەکەی پەنجەڕەنگینم چەمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕوو بە هەوارە بووک و مارانی مردانی پی هەورەبانی ئازی سەیاڵ نێبەننی ڕۆژە پەی دەریمانیە خاڵۆجە پەی دەریمانیە ئیجا بەزێ كيشاو تخوانا حلي هورا ومعلي بمرسل على السري ويشاو الرسل على السري ويشاو مرسل عراق زوار جاني شينو اینجا رو کرده وای منی کلان رامنی جینا بینه خالمنی بینه بینه إجا من بوابي سياو خمبر يعني شير وطا روياني شير مرداني واي حاكم بصري ارينيا بتخرج شبيلي الليلة توزي يا تي
تازی بخواجه بنی شلوم لبه نريمه كالي به نريمه إجاب شنو كسر شيتولي ويبا هوار شيتولي ويبا إذا زنجاني يا مليا خالا اینجا چینچینت خواه ریزو ای راغمی و با نیغه جوهر غمی و با نیغه اینجا اگری شربوت شاخي معني عزيز قريد بكرين وكو اي راسو ضينني مردا درێژەی مێژ و هەورامانی پسەنە پانتایە دیار نەکریایەکە و جۆغرافیەش هەر پاسەکە ئیسەجە پارێزگە و نێنەوە و عێراقی و چند هۆز و دەهاتی وجە باکوور و ئێرانی تا لێ ڕاستە و ناوچە ماچۆ زبانەکە و کوردستان و ڕۆژهەڵاتی و باشووری نیشتێنێرە هەورامان یۆجە ماڵبەندە فرەگرنگەکە و کوردستانی بێن و هەن پارێزنەی دەست ئامە مێژوویەکە و فەرهەنگەکە ئەرکی نیشتمانی گرت هەورامی بێن و هەن گا هەست تا حەدێ و داگیرکرد تاوا بۆش کاریگەری زۆرە ملیش نییە بۆ سەر و منتەقە و کوردستانی و هەورامانی بەڵام هەرگیزای هەرگیز نەتاوانشا فەرهەنگ و ڕەسەن و کوردی خەدشەدار کەرە اگر گەڵمێ وەپەی زەمەنی قەدیمی ئور بەنامێ شینگە و ئانیشامێ کە زەمەن و حتا ئێمە ئورنموما هەن شار و ئوریما هەن سەفەرماواز ئور و میەما هەن کەلیمە ئوری فرە ئامێنە بەڵام پێیانەیە کە تەماشەکەری پێسە ئورمانی هەرکرد و بزانی من ئینە دما و وردەکاریە زیارەی فرەی من ئیکەلی نەتیجەمە تەنانەت باخچە و گەورە و باخی گەورە و
کە پەنەژماچە حەدیقەی خدێوی هین و میسری نامێش ئورومانە گەورەترین باخچە جەقاهێرەنە حەدیقەیە کە شا ئیسماعیلی سەفەوی ساڵە 1669 تا 1872 بە یەرە ساڵێ دروستش کەرۆ کە خەڵکو واشمێ ئیلا ئەولای مارە وەشش کەرۆ نامێش منیە ئورومان ئی ئورومانە من چەنی خەڵکە واشمێ خەڵکە واگەی و ئانێکە پسپۆڕێنێ دیارافرە وردەکاریم کرد چەنیشا و ئەخیرن ئەسڵ و ئاکەلیمێ چەنی ئاما چی نامێنەیە ئاگە ئورامان تەنانەت من ڕسم و وێم وردم و حەدیقەکەینە حەدیقەی ئورامانە واشمێ ڕسم و ئانێمە وەسر و فەیسبووکی و مناقەشەی فرە دوور و درێژ چەنی ڕەفیقا وێم کردم گۆران هەن گۆران و کووردا هەن بەڕاستی من چەند ساڵەوەن حقەتیە ماچوو کە زمانی هەورامی تەنیایی ئینە نیا کەچی منتیقە و بێمانە کۆمەڵەژمانە بەڵکو زمان و گۆرانی بەعام هەر جەستنەوە هەتا کەرک و گردش پا زوانە قسێش کردێنێ ژاوەر و یاگەی بەرزە با پیرم ژاوەر و یاگەی بەرزە با پیرم یاگەی پەروەردەی لاوانی ژیرم یاگەی مناجات حەق ناسانی حەق ڕازیای قودرەت پادشای مطلق یاگەی هونەر و هونەرپەروەران نیشتمانەکەی نەتەوەی شێران ئەی وەتەن سڵام جەخاکی جوانێت جەئا و هەوای سەردیارانێت جەهانە و هەوارە جەسارا و دەشتێت جەسەڵبە و چەمەن وێنەی بەهەشتێت ئەی وەتەن سڵام جەئێڵاخانێت جەشنەی نەسیم بەرزە شاخانێت سلام جەشۆبۆی لانسارانێت جەونەوشەی جوان ڕای هەوارانێت سڵامی من و باپیرانی من هەزار جار پێشکەش بە تۆ ئەی وەتەن ئەی وەتەن سڵام جەسەڵدەزارێت سڵام جەهامن چەنی وەهارێت سڵام جەپایی ڕفەزڵە خەزانێت سلام جەزمستان جەکەڵوەزارێت ژاوەر و وەشن دەگا بە دەگات خوا پارێز نۆش ڕەنگینن ماوات حب الوەتەنە دەهەرهانە دڵم تا ڕوێ ئەلحەد بۆ بە منزڵم چوار ئاسەوارە مێژوویەکە و هەورامانی کەتیبە و تەنگیوەری سارگانەکە یۆجە هۆز یان گۆرەسپاکە و ئاشورێکا بێنێ کە هێرش شاکردن سەر و کوردستانی و شۆن و ڕاونیەی خەڵک و لەی سەرین و کوردستانی بەتایبەت دەسەڵاتدارە و شار و سەقزی و شۆن و سەقامگیربیەی خەڵک و سەقزی و لەی سەرین و کوردستانی جە هەورامانە هەمان سپا هێرشکەرا سەر و هەورامانی بەهۆ سەختی منتەقەکەیەوە هیچ شادەست مەگن و مەتاوە یاگێوەگێرە پەوچی کەتیبە و تەنگیوەری منویسا کەتیبە و تەنگیوەری هۆرکۆچەجە لێڕاسە و یەرێ ئاوایە یۆزی دەر پاڵنگان تەنگیوەر 35 کیلومتری شار و کامێرانی و 500 متری دەهات و تەنگیوەری جەسەر و یۆجە کۆکە و شاهۆی ئەلبەتە دەقیقتر جەپێن و یۆجە کۆبەرزەکە و زەنجیرە چیاکە و زاکرۆسی هەمان سپا دمۆ ئانەیە نەتاواشە هیچ تاکێوی گێرە پەی سەلەمنەی دەسەڵاتیشە کەتیبێشە جەدەرە و زینانەینە سەر و کەمەری و بە هەمان نام بە بەرزایی 50 مترە بە زمانی ئاشووریان ئارامی نوویس کەتیبە و تەنگیوەری بە خەتی میخی ئاشووریان ئارامی جەچلوشش دێڕا پێکامان ئی کەتیبە فەرتر جا 27 قەرناچیۆ وەڵتەری نوویسیان جەئی بەندا و واریە پێکامان 1 نامە و پادشە و ئاشووریەکە 2 مەردۆک پاوشە و بابلیەکە یەرێ خوا و وەرەتاوی و مەسئول و عەدالەتی جە ئاسمان و زەمینەنە 4 گەورە ئازۆ و دنیای ئەیشتار 5 تاریف و معرفەت و گەورەی شای 6 غەزەب و ئاکەسەیەکە ئیلۆ حەیە جەبێنە بەرو سۆمەرێکی کوردستانە جە میرپۆتانیانە بێنێ تاثیر و کاریگەریشا بیان بەڵام تاثیر و کاریگەریشە جە وەڵی وێشا وەرگێتن و ئاخەتە باواتنی خەتی ئارامی خەتەوە نەبێن کە ئاوی باراشەنە نەخێر
لانەکەم کردیە واتمێ ئاوێ پەرە شاپەنەدا بەحسێەوە هەم سەر و ئەلڤای باواتمێ بە قۆڵ و ئاوێ غەڵەتێ و مەسەڵە مەچمێ عەرەبی یا زمانی ئارامی ئەلڤایەوە ڕاستەنی ئاریاییەنە ئێمە شو گەڵنە پێی دقاکە ئادەسا شاپەنە نووسیان ئاگەشە کەروێشە کە دەسەردەم و پیانیەکانە کاردانش تەبعاتێنی نەفرە فرەوەڵی سومەریەکان بەڵام دەسەردەم و سومەریەکانە فرەتەر کارش پەنەکریان ئینە ئەمکارمە کردیۆ بەڵام ئەشو ئانەیە بزانێ و ئەڵبەتە وەرزی بینەوە فرەتەر سەرش کە هەین واویشانە بیان ڕاستە ئاوێ تەواجد شادیان بێنێ و کاریگەری شادیان و یاگە پەنجە ئیسێ شەنی بۆ دیارە احتیمامێ مەدریۆ بە هەورامانی گەرنا ئێمە گەرەکما بۆ ڕەسانترین دەق وێزمێوە تەماشەکەرمێ کۆنترین دەق ڕەسانترین دەق کردش بە زمانی هەورامی نوویسیانەوە واچمێ پەیوەند لەهجە و گۆرانی پا تعبیرەی تەریفیان بە ماچۆ نوویسیانەوە دەقێ وێژەیەما هەنێ ئێمە دەقێ گۆشا و گۆش فاڕیێنەوە نەوە پێینەوەی پەشتا و پشت ئامێنەوەی لیاوێنە لا ئێمە پێسە گۆرانی و ئانیشا تەماشەکەری دەقێکە بە ڕاستنی مەنەبەوە دەقێ بە پوختی مەنەبەوە تەماشەکەری هەورامانە دەقی ئانێنە کە بەتوانی گۆرانی نوویسیێنەوە دەقی هەورامی زیاتر جە 1000 ساڵێ هەنما دەقما پێسە پین و ئەهەن کە بە هەورامی نوویسیا بووە بۆ کاوێژە و ئەدەبی کوردی ئەگەر هەورامی شتێنە بەرباری مێژوە کەسفرە کۆڵ بەرمشۆ بەڵام تەماشەکەری کورد بە باخچە و هەورامانی وە بە باخچەی گۆرانی وە بێن بە ساعیب و مێژوێەوە ئەدەبی جوانی کە ئێمە تامێ فەخرش بۆ کەرمێ من خەریکیێش زامە جیایی نیشتەی گۆشەی تار مزجی تەنیایی گا مەشغوڵی زام گا خەریکی دەرد گا ڕەفیقی خەم گا هەناسەی سەرد گا سەرمەکەرەوە هون نەچەمەی چەم گاگا مەوێرۆ سێڵاو نەدیدەم گا زامی ناسۆر هیجران مدۆ چەڵ گا یاوە وەعەش ئاو ناڵەی دڵ گا نێش دووری مدۆم ژارێ مار گا تیری فراغ مەکەرۆم لە تار نەهاو زوانێ دڵداریم کەرۆ نەهاو قەتارێ دەستبارین دەرۆ نە حەکیمێوەن کەرۆ دەوای دەرد نە تەبیبێوەن جە دڵلادۆ دەرد سایسە ساقی جەمین جامە جەم وادەی ئاماتەن وەبانی دیدەم دەورێ دەروە جام بادەی پڕ جەمەیل بەڵدەروون جەمەیل باڵات ببۆکەی جەماسیوای تۆ فەراغ بۆ حاڵم بەڵ نەدۆم ئازار شوونە خەیاڵم یەک دڵ بوو چەنی عەشقی دیدارت جان کەرۆ فیدای دیدەی خومارت مەی نەخوم چون من نەخەم ئەسیرەن مەیخانە سەفاش خەیرە دڵگیرن لولەی تەراویح وەشوەش مەدۆدەنگ بێ ئاهەنگەن تا تەمورەی ئاهەنگ مەرحەبای لیباس تاعەت پۆشانن ئەلوەدای کاسکاس بادەنۆشانن ساقی ساسەد جار وەنازت نازوو هۆر دەروە گوڵبانگ سەدای وەمتازوو تڕەت نەڕووی خاڵ جەبین سەراوێز
پیاڵەت چونجام کەسدار و مەڕێز ستارەت نەشەوت ڕێی قەترانی وەیدا و پەنهان شەمس پێشانی هیلال نەپای شەو نەسیم بۆی نابدا بنمان لەو شەفەق بادەکەی ساغدا هەی هیلال هەی عید خێزۆ جیاران وەڕەغم گرۆی پەرهێزگاران شادی دەروەدە و لای مەی خواراندا خەفەت دەروەجە ڕۆزەداراندا بە هۆرگرتەی سەرچەمە بەڕاستی نزیکەکە و لێ کۆڵەرە مێژوویەکە هەورامان بە یەرێ بەشێ بەهۆ مۆقعەتی جۆغرافیایی و تایبەتمەندی وەرزەکاشە بەشکریوە هەورامان و لەهۆنی هەورامان و تەختی و هەورامان و ژاوەرۆی هەڵبەت بەهۆ قەبارە سیاسیە دژ و یۆگرتەی نەتەوە و کوردی جەبەر و کوردستانی بڕێوی یاگێ پسە کەنولە و ڕێژا و کرماشانی ناحیە و قەڵە و شار و قڕوەی شەبەکەکە و مووسڵی جەباریەکە و کەرکووکی زەنگەنە زازایەکە و تورکیە و جمهور و باجۆڵان بە هەورامی قسەی کەرا و دوا و تەمام و دابنێتەکەشە تا سەرروگیانی پارێزنان هەورامی بشێ چا زاراوە گۆرانین ڕەسەنترین بش و گۆرانی زوان و هەورامین
زوان و گۆرانی کە بە ماچۆ شناسیان و هەرجە بەبووچوون و من هەورامان هەرجە سنەوە دەستش پەنەکردن تا کەرکووک ئینە گردش پەنەژ وچیان ناوچە و گۆرانی تەنانەت من حەسکر و ئاماژەشوانەیە دە و کاتە ئێمە کاتێک گەڵمەوە پێی خەت و جوانی تەماشەکەری خەتە جوانیەکێ زیاتر ئادەقە قەیمی گرت زیاتر لاو هەورامیرە لوێنێ تەنانەت خەت و ئیزیدی کاتێ بە تەماشەکەری ساڵە و 11 هیجرینە کە خەڵک ئەجۆش دەقی قەریمە هەنوو یەزیدیەکە بەڵام من بە فرە بە قەریمەش مەزان و پێسە دوێ نووسراوێشا هەنێ جیلووە و واسمێ مەسحەفاڕەش کاتێکە نزیکش گنیوە تەماشەکەری کلیمەکیش فرەتەر هەورامiyەنێ هەرچەند ئیساتی ئایە بە شێوە جوان و بادینی زیاتر کرمانجی سەر و قسەکەراکە تەماشەکەری زیاتر مایلا بە هەورامی 150 زیاترش مایلا بە هەورامی بەبووچوون و من هەرجە مینەوە مووسڵ کەرکووک ئاخەتە هەتا سنە ئی خەتە بە درێژایی کەلیمە شارەزووری خاک و شارەزوور و ویلایەت و شارەزوور و زەمن و ئەردەڵانیەکە گرت ئینە گر بە گۆران بە هەورامی ئیسەی کە ئیسە پەنەش ماچمێ هەورامی گر قسێش کردێنێ ئیتر ورد خێڵ و واسمێت ئەوی تەریچش لەهجە تەرش گەن کۆچەرەکە ورد دمانەی لەهجە کۆچەرەکە بە تایبەت ساڵە 1970 وەلە کە خالد پاشای بابانی منتقە و سلێمانی و هەڵاتواردانی و ئانیشا کەرە بۆ پایتەخت و مێرنشینەکە وێش ئەچێگەوە بە جۆرە جۆرەکە ئازوانە کۆچەریە و وێش کە ئیسە پەنەژوچۆس کرمانجی ناوەڕازیا سۆرانی ورد ئەچێگەوە شەنەس پەنەکەرۆنە و تەنانەت ئیساتێ بەڵگێەوە کە ئێمە دەستماوە بۆ ئانەنە کە پێی نمونێ منتقە و جەباری جامەنەن خەڵک بە شێوە جوان و هەورامی گۆرانی قسێکەرەوە منتقە و گەرمیانی 100 ساڵێکی وەڵتر تەماشەکەرە دەقە قەیمیەکە شابارێ دەقە فۆلکلۆریەکە شابارە تەنانەت دەق و گۆرانیەکە شابارە تەماشەکەری بە زمانی گۆرانی قسێکەرە کەلیمەکەشا من فرجار کەرکووکە وەختێ هەولێرە و کەرکووکە و پاسەمەوە تەماشەکەر و قەراق و ڕایەکە هێنەکانە نامێت دەگایەکە نووسیان ئینە تەتەڕاوە ئینە چەمچەماڵ ئینە هەڕگێنە ئینە واشمێ ئی کەلیمێ گرت ئینە کەلیمێ هەورامiyەنێ تەنانەت جارەشا لامدا من پردێ واشمێ گێڵانێەوە هەولێرۆ لامدا پردێ قەراق و ماسیگرێەوە چاگە بێ واتمینە چێشش فەنەماچە ماچوینە تاتەموئارێک نەفرەوە تاتەموئارێ تیت کناچەش فەنەماچە تەماشەکەری تیتێ واشمێ ینی پێسەواچی پەلکی و قژێ کناچێ ینی چێ سر و سەرۆ ماسیگرێەوە بێ تەماشەکەری ڕک پا نامێنێت یان تیت کناچێ تەنانەت زەمن و ئەردەڵانیەکانە وەختێ خانەحمەخانی ئەردەڵانی وێش و 4000یانێ ورکنی و مڕەمۆ چە قەڵا و زەڵمی و شارەزووری و ملۆ نەبی یونس و منتقە و مووسڵی نەچاگە منۆوە و دماجار چاگە فەوت کەرا یەچانیشا عەلی بەگی زەڵمی بیان چەنیش کەسەر کردێەوە واسمێ دیار و ئامێنشینە بێن ئی خەڵک و هەورامانی وێگەیە و ورکنی و ملۆ پێی واگەیە چاگە واسمێ هێدمەنە پۆکای تەماشەکەری کۆمەڵی کەلیمێژ هەنێ دلێ خەڵک و ئامەنتقەیچەنە بەهۆ تێکەڵی و ڕە و ئاگەیچ ڕەوی منتقەیە پێی ئامەن واتمێ خەڵک و منتقە و نەینەوایە کەلیمە هەورامێش لوێنێ واگە و کۆمەڵی خەڵک و فرە و هەورامانی چاگە زمانەکە وێش گومش کردە یەکەم مامۆستا هەورامانی شاعیری گۆرە کوردی گۆران دێن کە ئامان ئاوەختە جادە نەبیێن هیچتای جادە تومبیلی نەبیێن بەپێی ئامان شعرە مەشهورەکەش کە ماچۆ کۆمەڵە شاخێک سەخت و گەردن کەش ئاسمانی شینی گرتووەتە باوەش ئاوەختە ئامان تەگەڵ یەکەم کەس بێن کە هۆرامانە مامۆستا بێن و خەڵکش فێرکردن دمای ئانێچێ فایق بکەس دمای ئانێ تەبعەن ئینی شێخەکی کە عەلە ئەساس ئینێ واتەن شائینێ علمی شەیتانانن
یعنی بە شێوی بجە شێوەکە بربەرەکاری شاکردن حتا کاری شاکردن کە مەکتەبەکەش ئاوڕنان من جا کتێب و ئاهورامان کردن استفاده هەمزە ئاهورامانی هەمزە جوانی یەکنای بەشویەکەنی والتەری باس و زاوەری کرد من جوان یەکنانە باس و زاوەریم کردن باس و خەراتیم کردن باس و ئەسپەرێزیم کردن باس و زریباریم کردن کە ئینەی گرد گێڵاوە پێی سەردەم و پیشدادی باس و وەراوەریان کردن باس و کێمنیان کردن و تادمایی وجا ئاهورامانەنە دنیا هەورامان و لەهۆنی گەرق بۆ گەڕنەوە بۆ بەتێ بەشید پاو تاریخی بە پاو چشخانەماتان ئیسم و سیاسی دەستکردەیە بەشش کۆتەن بەشێکەمەش کۆتەن باشوور و کوردستانی و بەشە فرەشگن و ڕۆژهەڵات و کوردستانی و هەورامان و تەختیج چون بەشێ تەرێک چەنە باوە کە بە هەورامان نانەی مەبریا بە چەم نانە بریا پێنی منایەتی ماچین چەم گاوەڕۆی چەم و گاوەڕۆی چەم و ڕەزاوی چەم و شانیانی پێتر غەڵەت هاواتین هەورامان و گاوەڕی مەواچین نیامە ئینە ئەگەر گەرەکما بۆ گەڵمەسەر و ئوسولەکە ئینەمان نییەنی انجام مثل وشي حوراماني وقت ناتم حوراماني تخفي خلق حتى مزونون في مزونات ما بيني كخواني في كلمة يا قالتش أنا كرن بابا جان ما صح حوراماني تقول والله يجي تخني أفرطة كسان أنا عزقات المرأة وأنا أنا رسول ديمانيات اليوم خير شيادي واجكي عندما وينين تخنيا تحتان تحت يعني تحت سركش بنابراين هوراماني سركش إنا مسألة تختكش دوم خدو هوراماني ووي آين مزدية سنعنا أورومون بيان أورو أتشاد أورشليم أورمية مثلا أورسوكو جوكو ومون يعني بيروز مقدس يعني شاد يا موبان يا خاتي مقدس شي مقدس بيان واتما جمشيد كيوبيان تا جوامير حل علاقة كمان مثل شو كاكا كيومات هەورامان سەردان کیانیەکێ هەورامانە نبیێنێ ئاین و متیایفنی هەورامانە نبیێن بەنابەرین ئینە مەڵبەندی پیرۆزە چەنین سەرهۆردای ئاین و مەرزیەتنای واڕیان بیان بە ئاهورامانی یعنی ئاهورا زایدن بە ئیزافە خارجگر و مانی منە هەمەکی خانومان سەنسامان من بواتو یاگی مەڵبەندی یعنی مەڵبەند یا یاگی ئەقودای بەڵام وینی دواتر بە مرور و زمانی واژەکەی سوپی کردێنێ ئاسانتەری کردێنێ پێی گۆکردەی اینجا ئامانی واتەنەوە پێش واتەنەوە ئورامان ئاهورامانە بزانین چون کردێنەوە بۆ جێردوان وچمانە کردنەوە هەورامان ویریچمانە شو کەسەیدی ناچوو ئەورومۆن مەکانن لێ وڵاتن بەشە کۆنە و زمانەکەشەنە ئیشارە کەرۆ بەچیشی تو تاریخە وێرەیە ئەز ئورومۆن مەکانن لێ وڵاتن نەک مەکان ماوە چۆ ئیشە ناچوو کردنە وێرەنە ئورومۆن مەکانن لێ ئیسەریان بە هەورامان و بە هەورامان نانیگری هەورامان نەشناسی هیچ کێشەوەی نییە گەرمیاوە ڕەنگین گیانی کریسان خاوە خاڵاوێ ئاخی خوا گەرمیانی ڕەنگینی کریسان خاوە خاڵاوێ درەکا کەوەر بەیاوە
كشكو رنجيني يدسان ويغو وانا لرفقابي كشكو رنجيني يتخوك كبرك ياو ولو شاضي نغيميني وغميني يبخو عزيز ويغو وارني رفاي ويغو وارني يازي ويغو وارني رفاي ويغو وارني ياك شكور رنجيني زيادي يا رجي هيك شكور رنجيني زيادي يا رجي هەورامان پسە ناوچێوە گرنگ و پسە سروسینە و خاک و کوردستانی یاگێوە قەدیمیە و یاگێوەنە کە تایی واچی چەنی دروستبووی ئینسانی بۆنە و ئانێوە کە جوگرافیەوە تایبەت و پێداویستیا کە ژیان شاچەنە ژیوای شاچەنە دروست بۆ پێسە ئاوی و پێسە ئاو و هەوا و پێسە واچمێ دەشتی و خاکی و ئاچێوە کە ژیوای شاچەنە بەرهەم جەڕاوانیەوە بە حکومانەی کە هەورامان ئیسیفەتە جوانە ژیوای شەچەنە بێنێ و تامێ واچمێ هەر جەڕ و ئەزەڵیوە کە ئینسان دروست بێن شی سەرزەمینە تایواچی هەورامان لە لوێوە جوانە و ژیوای بێنە کە خەڵکش شەنە ژیوان ئەیتر تەماشەکەری کاتێت و گەرەک تا هەورامانی و خەڵک و منتیقە و هەورامانی گەڵنیوە پێی مێژووی شم گەڵیوە پێی مێژوو ئانەتەوا کە جە کوردستانە نەژیوێنێ ئەیتر جە زەمەن و واچمێ هەرجە لۆلۆیەکاوە گێرە دماجار گوتیەکاوە گێرە دماجار واچمێ میدیەکا و ئەشکانیەکا و هەتا شارستانی نەتەوێ کە پسە کیشێکا و دماجار ئاشووریەکا و بابلیەکە گردە ئینیشا تاومێ واچمێ پەلوپۆشە ئامان سەرخاک و کوردستانی وەژیوێنێ و پاشماوێشا پسە شوێنەواری و ئانیشا جیامەنێنێ پۆکایی ئەگەر ئێمە گەرەکما بۆ مێژوو هەورامانی باس کەرمێ تامێ گێڵمەوە پێی ئانەتەوا واچمێ ئینەتەوێ بە حکومانەیە کە بە باو باپیر و کوردستان کوردی مژماریا و کوردیش پێسە نەتەوێەوە کە هەڵگر و دوێ تێرماجی ئاوازی ژیوای بیان ئاویچ ژیوایە کە پەنەژوچیان کۆچەری پەنەژوچیان کووردا و ژیانی نیشتەجێیی کە پەنەژوچیان گۆرانە تامێ واچمە ئی بەیتێ پەی زەمن و ئامای ئیسلامی گەڵەوە کە چی سنوورەنە بەڵگەوانە نەکە کوردستان دوێ تێرمێجی ئاوازش شەنە بێنێ کە پەنەشاوچیان کووردا کە کۆچەرەکە بیان ئەوی تەر گۆرانە کە نیشتەجاکە بیان دیارە کەلیمێ کوردستانیش پسە یەکەم جاری تاوی واچی سەر زوان و چەند گەڕیدێەوە خەڵکێەوە واچمێ غێر و کوردیوە مژنەوی و منویسیەوە حیف مێژوو ئێمە کاتێک تەماشە کەرمێ مێژوێوەن کە بە دەسوێمان نەنویسیانە مێژوێوەن دەست و خەڵکی زیاتر لەشە نەچووپی چێش بێن مێژوێوەن بەڕاستی تاڵۆداوێ سەرەداوێ کە حقیقت شاچەنە وینیەوە پسە مێژوونەتەوە و کوردی و هەورامانی بڵفەبەت گەرەکە دووە باسکەری تەماشەکەری خەڵک و بێگانە نویستەن شۆ وێمان بە حکوم
ئانەیە کە مێژووە سیاسی بەلاڕێ شارە بەردەن واچمێ ئی مێژووە بۆکای تەماشە کەرمێ بە حکومانەی مێژووە ما خەڵکی نوویسەنەوە ئیتر ئانە شۆم بە ژیرانە و دەستش پێ بەرمێ بەڕاستی پێسەواتم یەکەم جارنامێ کوردستانی لاو حەمدوڵای مستەوفیوە لاو مارکۆپۆلۆی ئیتالیوە لاو ڕەشیدەدین فەزڵڵای هەمەدانیوە تقریبا ئینیشاوە کە بەرگن و حەمدوڵای مستەوفیجە کتێبەکە و نەزهەت القولوبینە جە ساڵە 1949 ئاماژەش پەنەمەوە نامی کوردستانی شنجارێ ئاماژە پەنەمەوە و مارکۆپۆلۆی پێسە گەڕیدەوە ئیتالی کە ئامان پیسن وەرە لوان نامی کوردستانی مارۆنە و دلێ دەخە نویشتەکاشە لە ساڵە 1920 هیجری کە کەرەوە وەران وەرو 1920 زاینی چەندجارێ ئی واچمێ کەلیمێ مارۆنە و دیارە ڕەشیدەدین و فەزڵڵای هەمەدانیش ئایچ کاتێ تاریخ و مەغۆلی منویسەوە ئایچ تقریبا واچ و وەڵی ئایشانە پە چند ساڵەوە ئای چەندجارت لێ کتێبەکەیشەنە ئاماژە بە خاک و کوردام و بە نامی کوردستانی مارۆش کاما هەنێ هەرێمێ شارە زووری ماهەن هەرێم و لۆڕی ماهەن هەر ئینەیش بەشێن چێواکە بەڕاستی کوچالێ وردیەوە زیاترش گەرەکە کەم مەخابن من کەلیمەی پێی کەلیمەی هەورامانی پانەیە کە کەلیمەی ئورومۆن کەینە من یەکەم جار تسەوێم ماچوش بدما وردەکاریە وەفرەی مەخابن دماوانەی ساڵەکە و دەوڵەت و ئاقۆێنلوو دەوڵەتەوە واچمێ بەرخی سپیش ماچا ئینەی پێڕە مەیا پیسنورەرە ئی منتەقەیە داگیر کەرا هەرێم و شارە زووری و هەورامانی ئی منتەقا نامێ من یا یۆچانیشا ئیلان پێ ئیلان قۆس ئالان حاصل ئێلان تەران ئوچ قوبە توت ئاقاچ ئی دەگێ گرچی سنوور و منتەقە و هەرێم و شارە زووری کە داگیرش کەرا ئی ناما منیاوە بە زۆر ئیتر فرەجار ئانامێ مەناوە کە تاواچ و ئێمە بەڕاستی هێنی ئەشۆم فرە بە وردی و بە ژیرانە بریێمێ ئێمە پێسەوێما گۆراننمێ بنە بەشی سەرەکی پێسە هەورامی بەشی سەرەکی حەزاری و شارستانی کوردی میلەت و کوردی پێگمارمێ پێی یەکەمین جاری ئارامیەکێ بێنێ ئاورشا یوستنەوە و کەشفشاکردن پەوسی فرەجە گۆرە شارە دەسەڵاتدارەکاشە بە وەڵنامەوی ئور دەشاپنەکردن پسە ئورشەلیم ئورفە ئوراتۆ ئورومیە و ئورمین گرد و ئیشارە دابوونیەتی مشترک شابیان کە ئی تەمەدونە جەکۆننە ماشاش بنە ئوری تەمەدون ئوری شارسەنت ئوری مەولام کێزانۆ تۆ چێشەڵکێشان یاجەکام حەسرەت دەروونە ئێشان چا زەمانەنە داخم تۆ بینی کەسێ ئاوەزیەش چەنی ژیوینی بەخوا مەرە جۆم ڕسمی کوردانن زینە هەرزان و مەردە گرانن ئەر ئاوەزیێشا چوونە ئاوەزداران باسی ڕەنگ زەردید نەشێوە شاران تۆ کەیوا چینی بە خەمینەوە بە ئاهوناڵەی ماتەمینەوە ئامانەت ئەو ساوە قەبرم بەران نشانەی جەستەی خەستەم بکەران بە وەڵگێ خەزان بپۆشان سەنگم تا نشانە بۆ پێزەردی ڕەنگم کۆنەکەمانان باوەران وەبەر هەریۆ خەمتەرەن بنیانێم وەسەر کۆنەکەمانێ ئەو جەقامەتم دارۆ نیشانێ تاوینان یاران چەفتی کەمانم بزانان پشتەی دەردە خەمانم
مۆلام نەزانان کردشان کارێ ئیتاقە شێعرێت بێژۆ بە شارێ ئەرسەڵ ساڵ سۆچۆ وەندارجە شاخان چ پەروادارۆ عەرعەرجە باخان بێجەهەڵ نەبێ مەعدوم فەرماوە بەستە وێرانەی دڵکەڕواوە واتەڵ گەوهەرن ماوە بێساران بێدەرد کەی پەرسۆجە دەردەداران دەردەدار کەسێن دەردش بۆ نەسەر دووش کوێ بێستون بگێڕۆنەوەر تۆزە ڕێ و دەردت بێنە دەروونڵا وەخت بێ نەش بڵێی وە بێستونڵا ئاوەخت کردە زێڵ چۆڵە وێرانە سازناڵ چەنی بایە قوژلانە ئەو بەناڵەی وێش تۆجە تاوێ دەرد چون شەو بێلاران تاوە شەوەق زەرد خۆفڵ بێ هەردەم هەر ساڵ جەنۆوە جەدودێ ئاهد ئایر خێزەوە تەرسینی ناگا بایە قوش باڵش سۆچی و باهت پەشێ بۆ حاڵش ئەرسەڵ کە حاڵت حاڵە ژەوگار بێ هەڵای دڵسۆزیش هەرجە خیاڵ بێ واشتی بایە قوش ئەرفامێ هەن پێش ئەو جەهام سایەی گڕ بەدەستش چێش بشۆوێش بڵۆ بە ئاوایانە من بازۆ چەنی چۆڵە وێرانە مۆلام تۆ جەدەست هجرانە دڵبەر مەزان و سەبرت چێشراما سەر سەبرڵ ئارام و قەرارش بڕیا یانەی سەبرڵ سۆت پەردەی دڵ دڕیا تو یەن سەبرت کرد سەنگ نەبی بەلاو تا تۆ بیت بە سەنگ سەنگ بیوە زۆخاڵ تەکەوڵە گەلێن هەنێڕ و تەکیە تەختە و پەتلیرە شیان و سەرهویە هەشەمێز هویە ئەوێ هەم ساڵیان لەجێ چەشمیلەر ژنێن و ئاریان ژان و نەسەنار هەرچین بێساران نیەر و سەرڕێز گواد و پایگەلان سوورەت فێت فێن دەژن و پاڵنگان قەڵای شێرانێ و وێنەی هەڵۆخان ئیدیم دێوەزنا و جۆڵاندێ مەکان سەر و ماڵ چەنی دەگای فەقیەکان دەڵە مەرز و زۆم ئەسپەرێز ماوە دەشتە قەڵبێ چۆڵ جەرگمەشکاوە دەگاو عالما و ژۆنی هەواری مەسکەن و مەواخر و ڕواری دەل مەکانەکەی پەنجەڕەنگینم چەمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕوو بە هەوارە بووک و مارانی